تیمی هەرێمی کوردستان گەیشتە تورکیا بۆیە لە ڕوانگەی ئەو پەیوەندی و ئەو داوایان لە ئێمە کرد بە فەرمی کە هاوکاری دەرمان و پێداویستی پزیشکیان بکەین چونکە ئەو کاتیش بەڕێز دەزانی دیار نەبوو مەسیر و چارەنووسی هێشتان زیلزالی دیکە دەبێ ئایا پێڕادەگات کارەسات بوو. ئێمەش بەڕاستی هەم هەڵمەتێکمان بۆ کرد لەگەڵ کۆمپانیاکان و خێرخوازان و NGO ڕێکخراوەکان و ئەو شتێک کە ئێمە بتوانین لە دەستمان بێت و بە پێی توان ناچکە ناتوانێت و هەم شتێک بکەیت. ئەمە دەرمانێک نییە لە نەخۆشخانەیەکی حکومی لە دەست نەخۆشێک دەرهێنرا بێت و ئێمە لی پێبەژین نەخێر ئەو پێداویستێ نەبوو کە ئێمە تووشی شکست بکات تووشی ڕاوەستانی پێداویستی بکە هەندێک پێداویستی ئەساسی بکە ئێمە خۆشمان ئەو پێداویستیانە ئەی لە کاتێکدا نەخۆشخانەکان خۆیان دەرمانیان کەم بێ ئەو دەرمانە نییە ئەو دەرمانێکەمە بابێکی نەبەستینەوە چکە دەرمان و پێداویستی پزیشکی بەڕێز دەزانی بابەتی زۆرە یعنی ئەو بابەتە نییە کە ڕەوانە کرای ئەو بابەتە بێت کە ئیش لەسەر ڕاوەستا بێ دووەم ئەوە مڵکی خێرخوازی بوو لەلایەن کۆمپانیاکان و ئەو کەسانێک کە خێرخوازیان کردبوو بۆ بەناوی چی بوو بەناوی هاوڵاتیان ئێوانەی لە کەمپەکان و لە ئاوارن ئێستش بەڕێز دەزانین لە کەمپەکان لەناو باکووری کوردستان ڕۆژاوی کوردستان مڵکێتی وان بێت دەتوناتانی بێ ئەوە کەم تەرخەمیە بزانە هەموو بابەتێک خۆراکە دەرمانە یان هەر شتێک لە حڕەکەی مەغزەنی احتیمالە ماوە بەسەرچوون هەبێت یانش بەتایبەتەوە دەرمانانە ئێمە لە بەغدادێت ئەوەی کە بە خۆمان دەکڕین ئەبەدەن بەسەرچوون لەسەر ئێمە حساب ناکرێت چکە ئێمە دەیگۆڕین بەڵام ئەو دەرمانی لە بەغدای دێ ماوەیەکم ئێمە وەری دەگرین و بەغدا گەوری نەگرین دەرمانی دیکەمان نادەتێ بەڵام بەردەوام ڕاستپاردەی ئێمە و بڕیار ئێمە ئەوەیە نابێ بگاتە دەست نەخۆش ئاساییە لە مەغزان کەمیەک ئەکسپایر بی بەڵام نابی بگاتە دەست نەخۆش کە گەیشتە دەستی نەخۆش ئەوە کەم تەرخەمیە سەرپێچیە و محاسبەی هەیە بەڕاستی چونکە ئەو دەرمانە لە مەغزانت هەبیت لە دەرمانخانە کاری دەرمانساز و کارمەندی تەندروستی و هەموو فەرمانبەرانی لەو بوارەیش دەکەن دەبێ ڕۆژانە جەرد و تەماشاکردن و چاودێریانەوێ ئەو لە کەرتی گشتی لە کەرتی تایبەت باماشەوە ناڵێم زۆرە هەموو ڕۆژ و خەڵک هەر ئەکسپایر ببینی نەخێر بەڵام ئەو شوێنە ئەکسپایرمان دیتە ئەو شوێنە ئەکسپایری هەبووە چەند جارێک ئاگدار کراوەتەوە غەرامە کرایە داخران بۆ بەڵام ئیجراتی تونترشی لێوەرگیرایە بە دڵنیایی ئەوە قبولکراو نییە چی ئیجراتێکیان لەگەڵ ئیجرات زۆرە ئیجرات نوعی زۆرە بەپێی یاسا طبعاً خەڵک بڕوانامەی لێ سەندرایتەوە لە دادگا خەڵک هەیە لە هەموو جۆرە پیشەکان نە لە دەرمانسازی لە پزیشکیش لە دادگادا ئەسڵەن کۆمپانیاکەی یان مەتخەرەکەی یان کۆگا و دەرمانخانەکەی داخراوە هەبووە ئەسڵەن لەوانەیە وڵاتی بەجێهێشتبی لە یاسادا ڕای کردبیت بەڵام شوێنەکەی ئەمانە هەمووی ئیجراتە ئێستا هەر بە ئاشکرا لە ڕێگەی پێیجەکانەوە خەڵک دەرمان دەفرۆشێ قەدەغ هەیە زۆر جار بیستومانە بە دوواداچون و تەفتیشیمە لە دوی سەرەداو بووە خەڵکێک ئەوانە کەسی وهمینە من لێرە لە شاشەکەی بەڕێستەوە دەڵێم تکات لێ دەکەم ئەو ڕاستپاردەیە زۆر بە جوانی بگەینە تکا لە هاوڵاتیان دەکەین هاوڵاتی دەبێت زۆر هۆشیار بێت هاوڵاتی دەبێت ئەوە شتێک نییە بابەتێک نییە جیهازەک و مۆبایلەک و کورسی و مێز و جلوبەرگ بێ بکڕیت و لە ئۆنلاین دەرمان لە ئۆنلاین قەدەغەیە ئەگەر سەرچاوەکەی دیار نەبێت قەدەغەیە ناویت چونکە ئەو دەرمانە بە پشکنیدا نەچووە بە کوالیتی کۆنتڕۆلدا نەچووە بەخۆی دەزانی چ دەخوات خۆی قبوڵیتی شتێک دەخوا کە نازانێت چییە دەبێت ختمی حکومەتی پێ بێت لەبەرەوە دەرمانی ئۆنلاین ڕێگە پێدراو نییە و قەدەغەیە ئەوە لە وڵاتانی دنیا لە وڵاتە پێشکەوتەکان ڕێکخرایە سیستەمی دیلیڤەری ئەوەی کە دەرمانەکەت لە بۆ دەینی سەرچاوەکەی دیارە کۆگا و کۆمپانیا و دەرمانخانەکە دیارە وڵاتی وەرگرتووە و کەسەکانی دیارە چێ ئیشی دەکە و پێیجەکەش پێیجێکی معروفە بەڵام ئەوەی لایمە بەڕاستی کەسەکە ئەستن شوێنی نییە نە شوێنی هێنە مۆڵەتشی هەیە بۆیە تکا دەکەین هاوڵاتی لەوە خۆیان بە دوور بگرن دەتوانم بڵێم کرد تایبەت هاتۆتە ناو سیستەمی تەندروستی لە هەموو دنیا لە وڵاتان لە وڵاتی ئەمریکا هەر هەموو نەخۆشخانەکان نەخۆشخانەی تایبەتن بەڵام وەزارەت تەندروستی چاودێرە وەزارەت تەندروستی ڕێگولەیتەرەواتە ڕێنمایی لێ دەردەکا وەزارەت تەندروستی مۆنیتەرە متابعی دەکا مراقبەی دەکا یاسای لێ دادەنێ پۆلیسیەکە هەمووی وەزارەت حکوومەتە بەڵام کردی ئێمەش ئێستا بەو ئاراستەیە دەڕێن کردی تایبەت دەبێت تەنزیم کرێت کرد تایبەت نابی بە کەیفی خۆی دەبێت هەر کەسێک بینیت لە دەرەوە ئیش بکە بە کەیفی خۆی نرخ دابنێ بە کەیفی خۆی ڕێژە دابنێ بە کەیفی خۆی نەشتەرگەری بکات و نەکات و چەندی بکە ئەوە نامان هەموو بە پێڕەوە یاسایەک ئێستا لێرە دواتر نوێنەیەک دەمێ ڕێک خستووە